دشبا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي إيشازا قروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو. بله دماوه خوش ببینرین هجا دیسا ام بهورنه دیسا جی دشبا هجرانه ده شمیه کدن دیسا جی وک همی جاران هولدانا بر به هندک زوین دن و چوین هولدانا گواشتنا هندک اورین دن دوان جغرافیاین جه رنگ جه ایش جه آزار لی دسر انجامه ده جغرافیای مزن یا بسینوران دور پیچگری لور موزیک لور هست لور نستو لورجي بونورين كسري أوقاس سالان لبن سيوانا ودناف بنجن أسيميلاسيون وتيك چونه دا ديجين موزيكا كردي لكيه چبسري وهاتيه بيواندي ديالوغا نابينا وان پرچيان ده امي وان گشا بميواني برنامه يره ريجان حسن بخير هاتي سرسرا سرچاوا موزيك جني الدلال ريجان پر كيف خوشم شخوا كيف خوشم للايكي ولايكي جي توزك بلكي بو من زور به غابرييل غارسيا ماركيز قوتنك وي هي هر جار بو موزيك جنا وي دوبارتكم دلي تشتا موزيكي زورتر بيفين وقسكرنا درباري موزيكي يعني بو ميجي انا هاوي او حالة شباب او باره ليه بهر حال هر امي هول بدن وصا قاف بقاف بربي وي دنيا اكو نابي موزيك اگر ببا مثلا الشعر وهالبست ورومان وروشنبيري او برسي خوهن ليه لفرجي هندك برس هنا بلكي برسين بونوريه بن برسين هابون ونبوني بن برسين سينوران بن يكم تشتاكم متخست يعني وك موزيك جنكي من دخست تشتكي تاني زفت بكم باندورو تأثيرا كارتيكرنا موزيكن جهيرنجيين سردستان إيرورو لسر كردي حتى نكي جانا دايم روب دكارو واندس نشان بكن زور سپاس بوم درفتا سپاس بو ام برنامه که قصه و باسکه لسر گورانی موزیک لهر چهار پارچه کردستان که اما خوی بو خوی زور گرنگه قسە کردن لەسەر گۆرانی موزیک لە هەر چوار پارچەی کوردستان چونکە پارچەکان بەداخەوە بەهۆی ئەو داگیرکاریی چەندین ساڵە ئێمە بەسەرمان هاتووە داگیرکاریەکان ئەو دابڕانێکی زۆر هەیە لە بینی کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی بە کاریگەری گۆرانی موزیک و دروستکردنی ئەو کاریگەریە کۆمەڵایەتی کە لەسەر تاکی کورد هەیە لەناو کۆمەلگاکان کاریگەریشی ڕێژەیی سروشتیە و ئێمە ئەتوانین چۆن بتوانین ئەم کاریگەریانە جیاکەینەوە و پۆلێنی تایبەتی بۆ بکەین کاریگەریەکان کاریگەری کۆمەڵایەتیە کاریگەری ئابوووریە و کاریگەری ژینگەییە واتە بارودۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لەو قۆناغەیە خودی ئەو بابەتە کاریگەری هەبوو لەسەر موزیک و موزیکیش جارێکتر ڕنگدانەوەی هەبوو لەسەر ئەم بابەتانە واتە کاریگەری ئەو موزیک لەسەر تاکی کورد و جارێکتر پەخشکردنەوەی ئەم بابەتانە لە ڕێگەی گۆرانی و موزیکەوە بۆ ناو کۆمەلگا ئێمە خۆشبەختانە وەکو کورد توانیمانە لە ڕێگەی گۆرانی و موزیکەوە ئەو پەیامی کە نەتاندراوە لە ڕێگەی گاندنی دەنگ یاخود بەدەمی یان لە ڕێگەی نووسینەوە بیگەێنین توانیمانە لە ڕێگەی گۆرانی موزیک بۆ بە تایبەت لەناو ئەو بابەتانەی کە یعنی چۆنەڵێ بە شێوەیەکی ناڕاستە خۆ پەیامەکانە گەێنە توانیمانە ئێمە و پەیامە بگێنی هەر ئەو یعنی جار جارە کورد وسا قسە دەکەن و گۆرانی وستران و موزیکا کوردی زۆر دەوڵەمەندە و یانیان ببێژن هەر لە کەڤن تا ئێستا و لە دەنگی بێژی و حەیران و بولاوک و حەیران و بگشتی تشتێکی وسا مرۆڤ دکارێ وسا یعنی ببێژی کو ئەو موزیک وسا دیارێک کو تێرا کوردا دکرد پێ بژین
بەڵێ بەڕاستی لە ڕوانگەی مێژوویەوە ئێمە ئەگەر دیقەتی ئەو بابەتانە بدەین کە لە ناو گۆرانی مۆسیقای فۆلکلۆری کوردیا هەیە هەرمە بەستا میژی ئەو بەڵێ لە ناو گۆرانی مۆسیقای فۆلکلۆریە ئەتوانین کۆمەڵی بابەتی زۆر گرنگ دیاری بکەین کە تەنها شتێکە داگیرکەرانی هەر چوار پارچەی کوردستان نانتوانێت کاریگەری ڕاستەخۆ لەسەر ئەو بابەتانە دروستکەین کە ئێستا من یەک بۆتان باسەکەم یەکێک لەو بابەتانە بریتە لە هۆرە بۆ نمونە هۆرە لە ئاهوراوە هاتووە ئێمە ئەومان لات نەچێت کە گۆرانی و موزیک سەرەتا لە بابەتە ئاینەکانەوە سەرچاوی گرتووە بۆ نمونە لە ئاینی زەردەشتیەوە ئەگەر دیقەت بین ئەوانەی کە هۆران خوێندووە زۆرتر ئەو کەسانە بوون کە بڵین قەشە یاخود کەسی ئاینی بوون لەو بابەتە باوەڕمەند بووە باوەڕیان وا بووە ئەگەر ئەم سروتە ئاینیانە بە شێوەی هۆرە یاخود بە شێوەی ئاوازەوە بخوێندرێ زووتر پەیامەکە ئاگاتە شوێنی خۆی واتە ئەو پاڕانەوانی کە لە ئاسروتە ئاینەکانە هەیە بە شێوەی ئاواز زووتر ئەگاتە مەبەست و ئەهێندرێتە دی ئەمە هۆرە بۆ نمونەیەکێکە لەو بابەتانە ئێمە لاوکمان هەیە حەیرانمان هەیە بەیت و باومان هەیە سیات چەمانەمان هەیە کە لە مەتیقەی هەورامانە ئەمانە خۆشبەختانە هەم توانیوانە پەیامە مرۆڤ دۆستانەکەی کورد بگێنن و هەم توانیویشیانە ئەو پەیامە سیاسی کە نەتواندراوە لە ڕێگەی بە ئاشکرا بێڵێن لەو ڕێگەوە توانیوانە بیگێنن و تەنها شتێکە کە داگیرکەرانی کورد نانتوانیوە کاریگەری ڕاستەخۆ دروستکەن ئەگەر دیقەت بی سیاچەمانە لە مەتیقەی هەورامانە وەکو خۆی ماوەتەوە یعنی شتێکە کە نانتوانێت و هیچ گۆڕانکاریەک دروستکەن ئەمە جێگەی خۆشحاڵیە کە پێویستە موزیسیانان و لێکۆڵەرەوانی بواری مێژووی و هوەری تەرکیزی تەواو بکەنە سەر ئەو بابەتانە چونکە من حەزەکەم ئەوە باسکەم لەناو ئەو بابەتانی کە باسم کرد وەکو لاوک و حەیران و بەیت و با ئەوانە بابەتی زۆر گرنگی تەیە کە ڕنگدانەوەی باری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی ئەو کۆمەلگایە بۆ نمونە هەموو ئەو ڕووداوانەی کە لە قۆناغێکە ڕوویداوە لەنا ئەو لاوکو حیرانانە بەڵێ بە گۆرانی ئەبێژن سینە بە سینە بۆ منە لاوکمانێت تەمەنی 300 ساڵە سینە بە سینە هاتووە کە ئەمانە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەم خاڵە زۆر گرنگە مێژووی نەتەوەی کورد بنووسرێتەوە زۆر پێویستە یەکەمین سەرچاوە لاوکو حەیران و هۆرە و سیاسەمانەکانمان بەکاربێنی چونکە ئەو پامی کە باسم کرد هەم پامی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ژینگەیی کە لە قۆناغێک لە قۆناغەکانە لەو سەردەمایان ڕوویاوە لە ناو لاوکەکانە باسکرا و دەبێتە سەرچاوێکی زۆر گرنگ بۆی کە ڕۆژە لە ڕۆژان مێژووی کورد نووسرایەوە ئیسفادێکی زۆر باش لەو سەرچاوانە بکرێت کاکرێژم پرسێک دیژی ئەم ببێژن مەسەنستە یعنی تشتێکی زۆر ئەشکرایی کو مەسەن شێوەزارین کوردان هەنێ یعنی جاران گوندەك و گوندەك جی پرۆبلەمی وان هەنێ مەسەلەی زمان و دەرویش و سینۆرژی هەنێ و بەشی هەنێ ئیجا جیگان بێژن ئەو عشیر و مەشیر و نظام شدة ئەو لایەکی تأثیرا وان مەسەن بێژن حتانی کیژان ڕادەیە ئەو گۆرانی و موزیک لە جەهەکی دوور کو کوردە یعنی نێزی جەهەکی ترێک و ئەوژی کوردە یعنی تشتێکی وسە مرۆڤ دکارە مناقەشە بکەین یان بێژن هەر یەکی بۆ خۆ گۆرانی و موزیکا خۆ چێکردی ئەمە بەڕاستی پێویستی بە لایەنێکی شیکردنەوەی دوو ڕەهەندی هەیە ڕەهەندی یەکەمیان کاتی لە دوو قۆناغەوەتە قۆناغێکی مێژوویی کە کۆمەلگاکان کرانەوەیکی وهیان نەبووە بەڕووی دەرەوەی ئەو کۆمەلگایی کلی ژیاوە بەهۆی نەبوونی تەکنۆلۆژیا و ئەوانە هەر لە جگای خۆ هەر لە جگای خۆی بووە تەنها شتێک کە توانیوێتی لە ڕێگەی و ئاشنا بێ بە کۆمەلگاکانی دەوروبەری یاخۆت ئەو ناوچە کوردنشینەکانی دەوروبەری ئاڵوگۆڕی بازرگانی بووە لە نێوان ئەگەر جارجارە ئاڵوگۆڕی بازرگانی بە شێوەیەک بۆ نمونە ئەو بابەتە گۆرانی میلۆدیانی کە لە ناوچەیەک هەبوو بوونە کۆمەڵە بازرگان چوونەتەوە شوێنیان کۆمەڵە گەشتیار چوونەتەوە شوێنە شتەکان وەرگرتووە ئەمان لەگە خۆیان هەڵگرتووە بردویانەتەوە بۆ ناوچەکەی خۆیان بە تۆزە گۆڕانکاری ئەو گۆڕانکاری کە لەناو کۆمەلگاکای خۆیان وا پێویستی کردو گۆڕانکاریکی بەسەر هاتووە ئەمە یەکێک لە خاڵەکان بەم شێوە تواندراوە ئاڵوگۆڕ لە نێوان بەڵام بەداخەوە ئەمە کاریگەریشی
ئەو توی نەکردوتە سەر ئەوەی کە ئاشنایی تاو هەبێ لە بینی ئەو گۆرانی و موزیکەی کە لە ناوچەیەکی کوردنشین هەیە لەگەڵ ناوچێکی تری کوردنشین بۆ نمونە من لە حاڵی حاضر لە ئێستاشدا کە تەکنەلۆژیا هەیە و خەڵک کرانەوەیکی زیاتری هەیە بەڕووی پارچەکانی تری کوردستانە لە باشووری کوردستان خەڵک زۆر بێ ئاگایە لە ئەمە وەکو گلەیژەیەکەم بەداخەوە لە باشووری کوردستان لێرە خەڵک زۆر بێ ئاگایە لە موزیکی ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان تا ڕادێک ئاشنایە بە ڕۆژهڵاتی کوردستان بەڵام بۆ هۆکاری یەکەمیان هۆکارەکە سیاسیە کە سنوورێک هەیە و توانای ئاڵوگۆڕی کەلتوری و فەرهەنگی نەبووە لە بینی پارچەکانی کوردستانە ئەمە خۆی لە خۆیان بەڵام خاڵی ترمانەیە کە کەم تەرخەمی خودی هونەرمەندان و تاکە لە ناو کۆمەلگای ئێمەیە کە نەڕۆشتووە بە دوای ئەوە بگەڕێ بابزانم کەلتوری کورد لە ڕۆژاوی کوردستان چییە و جیاوازی چییە لە بینی ئەم کەلتورانە بۆ نمونە من لە باشووری کوردستان ئەم جۆرە موزیکەم هەیە با بەراوردکاری بکەم لەگەڵ موزیک لە باکووری کوردستان بابزانم ئەم جیاوازی چی لە نێوانەمایە بۆ جیاوازەوە ئەو کاریگەری چیە کەوای کردو جیاواز بێ ینی بەڕاستی ئەمە خۆی خاڵێکە بۆ منە لە باشووری کوردستان خەڵک نازانێ محەممەد شێخۆ کەم کەسێ بیناسێ لە باشووری کوردستان کە کەسێک بۆ کاریگەری هەبوو لەسەر گۆرانی موزیکی کوردی لە بۆ منە لە ڕۆژاوی کوردستان لە باکووری کوردستان دان نمونەمان هەیە تەنانەت کوردەکان لە ئێریڤان کوردەکانی ئێریڤان ئەمانە بەڕاستی دابڕاون لە قەڵەمی نووسەران نووسرە مێژوویەکان لە کەسانی کە لێکۆڵینە و لە بواری موزیک و گۆرانیە کەن کوردەکانی خۆراسان کوردەکانی لۆڕستان ئەمانە بەڕاستی پێویستە کەسانی توێژەرە و لێکۆڵەر بتوانن کاری لەسەرکەن بۆ ئەوەی کە ئێمە زۆر دەوڵەمەندین لە گۆرانی مۆسیقای کوردی خۆمانە بەداخەوە بێخاوەنین ئەمە ئەسەفێکی گەورەیە ئێمە لەسەر گەوهرێکی زۆر گەورەین تاکو ئێستا ئەمە نەمان لێ کردوێتەوە یعنی پێویستە ئێمە کار لەسەر ئەو بکەین کە بتوانین گۆرانی و مۆسیقای کوردی بە جیهانی بکەین گۆرانی و مۆسیقای کوردی بە دنیا بناسێنین لە ڕێگەی چی لە ڕێگەی کەلتورمانەوە ئێمە بابین کەلتور بکەین بە دەواازەیەک بۆ ئەوی کە بتوانین گۆرانی موزیکمان بناسێنین بە جیهانی دەرەوە بۆ نمونە میلۆدیمان هەیە تەمەنی 200 ساڵە بۆ نمونە ئێمە بابین ئەم میلۆدیانە بە ئۆکسراسیۆن بکەین بە سەردەمی بکەین بۆ نمونە ئەو میلۆدیە جارێکتر دابشکردنی موزیک ئەوژی پرسەک ینی پرسە گەورەی مەسەلا مۆدێرنەکردن و سەردەمکردن و ینی ئەو پرسژی جاران مەسەن ممکن پرسێک ترسناک بژی یان بێژن ئەو مەتۆدێن تازەکردن و نوژەنکردن و مۆدێرنەکردن ینی زۆر جارا ئەف حیوارچێت بوو ئەو مناقەشە چەندین هەوڵدانجی هەنە یعنی ئەم بێژن چێ بوو نیژی بتایبەتیژی ئەم بێژن شێوازێکی کو تێ خەلکێژی بەر بوێ ڕاکشینە جازبیەتێک خۆ هەبێ بکارە بە دیالۆگێل کرد ئەم نوێ ینی جەنەراسیۆنێ نو نفشێ نو جیلێ نو بکارە بە ئەو کوردژی نەتەنێ دەربە مەسەن ئانها حتانی کیژان ڕادەیە مەسەرن گەنجێن کورد دکارن دانوستەندنێ بێ کەلەپورێ و بێ هشێ دیرۆکی ڕ بکەن یەک گۆرانی موزیکە بەڵێ بەداخەوە گەنجی ئێمە بە تایبەت لە باشووری کوردستان وەکو ئەوەی کە من لێرە باشوورە ژیم گەنجی ئێمە بەڕاستی دابڕاوە لە مەسەلەی کەلتور گەنجی ئێمە بێئاگایە لە مەسەلە کەلتوریەکان کە ئەتوانێت پەیامی نەتەوەی بگەێنێ بە جیهانی دەرەوە گەنجی ئێمە لێرە بەڕاستی بارودۆخی باشووری کوردستانش لە ڕووی سیاسیەوە زۆر خراپە ینی بۆ نمونە ئێمە نابێت ناقی گەنجە بگرین کە بەو شێوەیە ئەژی لە بەرەوەی بارودۆخی ئابووری خراپە بارودۆخی ژینگەی و ژیانی خراپە ئەو ئەسڵەن بۆی کە نانی خۆی پایاگا پێ ڕناگا بچێت لەسەر مەسەلەی کەلتور و ئەوە قسە بکە کە ئەمەش خۆی بۆ خۆی خاڵێکی زۆر ترسناکە هەموو چوار پارچەی کوردستان ئومێدیان بە باشووری کوردستان بوو کە بتوانێت لێرەوە جارێکی تر هەر ڕێژم پرسێک دیترژی هەیە بەس پشتڕ دچم سەر بەرهەم و کارێنتە و خەباتاتە و ئەم ببێژن پرۆژەیەنتە چونکی مەخۆست و ساوەک دەواازەیەکی دەست پێ بکەن و ینی ئانەها زۆر دیاردەیەک هەیە بەڕاستی تێنەگەشتم ینی تەلڤیزیۆن چێبوون رادیۆ چێبن لۆکالی بن ئەگەر سەتەلایت بن ئەگەر ئەزمانی بن ئەگەر زۆر ئالاو و ماسمێدیا و مێدیا و هەر چاو هەر بیستن و بگشتی ینی یەک دیاردەیە باڵام من دکشینە ینی تورکی و فارسی مثلا هەر ڕۆژ دوسێ جارە لەوان تەکسیا سوار دێم یان لە بازارێ یان دەر ئەو چییە ئەو ینی ڕاستی بەڵێ
ئێمە بەهۆی ئەوەی کە باشووری کوردستان هەموو پارچەکانی کوردستان لە ژێر داگیرکاری ئەم دەوڵەتانە بووین کە لە چواردەورمانە بوون. ئەم داگیرکارێ بە پێی قۆناغ ئەوان کاریان کردو لەسەر کەلتوری کوردی چۆن لە ناوی ببەن. بۆ نمونە ئێمە لە باشووری کوردستان لە هەموو ماڵێکە درامای تورکی هەیە. هەموو شەوێک ماڵەکانمان پڕە لە درامای تورکی، عەرەبی و زۆرترین بینەرەکانی کورد بینەری ئەو دراما تورکیانن. باشە ئەمە خۆی بۆ خۆی کاریگەری دروست دەکات لەسەر پەروەردەکردنی ئەو نەوەنووی کە پێگا بۆ نمونە حەز دەکا وەکو تورکێک تەسەڕۆفکە، حەز دەکا کەلتوری تورکی وەربگرێ لە کاتێکا خۆی بێئاگایە لە کەلتور و لە دابوونەریتەکەی خۆی، بێئاگایە لە موزیکەکەی خۆی. گەنجێک لە لێرە ئەوەنەی چێژ لە گۆرانیشی فارسی وەرەگرێ، ئەوەنە چێژ لە گۆرانیکی تورکی و عەرەبی وەرەگرێ، ئەوەنە چێژ لە گۆرانیکی کوردی وەرناگرێ. ئەمە ئەو کەسی کە خەتابارە یاخود ئەو لانی کە خەتابارە بەڕاستی موزیسیانەکان و گۆرانی بێژەکان و ئەمە لایەنێکیان لایەنی دومیان سیستەم و بەڕێوەبردننی وڵاتە. ئێمە بەڕاستی ئەبواە وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتیشی گەورەیە مەرجی دابنایە بۆ نمونە بۆ تلڤیزیۆنەکان کە پێویستە ئێوە بەرنامەی کەلتوریتان هەبێ و کەلتور و گۆرانی و موزیکی کوردی بخەنە ناو ماڵەکانەوە و پەروەردەی گنەوەی نوێ بکە لەسەر ئەو شێوازە کەلتوری کە ئێمە هەمانە و ئەو شێوازە موزیکی فۆلکلۆری کە ئێمە هەمانە کە ئێزگار دەوڵەمەنە. تبخۆ خەڵکی کویە؟ من خەڵکی سلێمانی لە سلێمانی لەدایک لە سلێمانی لەدایک بووم. وستە ینی ئەو تشتاک و ینی تەبەر بێ موزیک و لێکۆلی نێوێ ڕاکێشاند چ بوو باوەریاتەنێ؟ من خۆم لە بەرپرسیارەتێکم هەیە لە ئینستیتوی کەلەپوری کورد، پەیمانگای کەلەپوری کورد، لەوێ کارەکەم. من کە چووم لەوێ دەستم کرد بە کارکردن لەوێ من پێشتر وەکو هەموو گەنجێک بووم لێرە، وەک ئەوی کە بێئاگا بوو لە کەلتور و لە شتێکم لە موزیکی فۆلکلۆری ئەزانی، بەڵام کە چوومە ئەوێ ئاشنا بووم بە مەسەلەی موزیک و گۆرانی فۆلکلۆری کوردی وەک کەلتور. یەکەم ئیش چ بوو لەوەر؟ بە شێوەیەکی گشتی یەکەمین ئیش کە من دەستم کرد بە کارکردن لەوێ پرۆژەیەک بوو لەسەر گۆرانی موزیک لە ساڵی 1926ەوە هەتاوەکو ئەم سەردەمەی ئێستا دابەشکاری لە گۆرانی بێژەژنەکان و ئامێرە مۆسیقایە کوردیەکان و بە شێوەی پۆلێنکردن. ئەو پرۆژێکی گەورە بوو کە دەستمان پێکرد بە لیژنەیەکی لەگەڵ کۆمەڵی مامۆستای شارەزا و بەتوانە کە ئەمە یەکەمین کاری من بوو لەسەر ئاستێکی باڵا بە شێوەی پرۆفشناڵ کە کارم کرد. ئەمە یەکەمین پرۆژەی من بوو. بەڵام من پێش ئەوەی کە بێمە ئینستیتیوت کۆمەڵ لە دەرەوە کاری موزیکم کردووە، سەرپەرشتی چەند گروپێکم کردووە، لەوانە تیپی مۆسیقای زانکۆی سلێمانی کە خۆم خوێندکار بووم لە زانکۆی سلێمانی و گروپی موزیکی سپێدە و ئەندامی گروپی مۆسیقای باخ بووم کە بچووکترین ئەندام بووم ئەو کاتە لەو گروپەیە. وە کۆمەڵێ چالاکی جۆرا جۆر کە لە مناسەبەکان بە تایبەت نەورۆز کە من نەورۆز بە جەژنی کورد ئەزانم بە تایبەت لە نەورۆزا بەشداریم کردو لەو کاکرێژنستا یەکەم کلیپە مێ بووەشینن بەس بەریاکو بووەشین تکار یەکەم دەرباری تۆزە قسە بەسەرچا من یەکێک لەو بەرهەمانەی کە بەرهەمی خۆمە موزیکێکە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو خاڵی کە باسمان کرد چۆن گۆرانی موزیک بناسیێنین بە خەڵکی دەرەوە. ئەم میلۆدی کە ئەم موزیکی کە نووسیومە تێکەڵکردنی مەقامێکە یاخۆت میلۆدی بڵێن سکێڵێکی کوردیەکە پێڵێن مەقامی بەیات لەگەڵ بلوزی ئەمریکی کە سکێڵێکی ئەمریکیە بە شێوەیەک جۆینم کردووە، یعنی بەیەکۆ بەستومە کە ئەمریکیەک گوێی لێگرت بە بۆنێوی کە بستایلەکەی خۆیتایە گوێبیستی مەقامی بەیاتیش بێکە مەقامێکی کوردیە مەقامی بەیاتی کورد کە ئاشنا بێ بۆی کە کورد ئەمەی هەیە، چونکە بۆ منە لە موزیکی ئەوروپیە موزیکی ئەمریکا ڕوبعە تۆن نییە یاخود چارەکە تۆن نییە یاخود ئەو کۆمەڵێک ئایکۆن هەیە کە بەکارهێنرێ لە موزیکی ئێمە لە لای ئەوانە نییە. ویستومە لەو ڕێگەیەوە ئەو گۆرانی موزیکی ئێمە بناسیێنم بەوان و چەند بەشێکە ئەم موزیکەکە سەرەتا بە ژەنینی کەمانی خۆم دەست پێەکە و دوایی چەند ستایلێکی تریژۆک و سامبا و ڕیتمی بەرازیلیەکانم تێکردو بووی کە شتێکی هەمە چەشنە دەرچێکە کەسێکی بیانی گوێی لێگر بتوانێت ئیستیعابی کەواتە وەری بگرێ و ئاشنایش بێ بۆ شتە کوردی. بەێ ئێستامی هەر تەماشا بکەن و پشتمێ بەردەوام بکەن.
ترسم كو وقت بكرمانجي بي درباس بي بالا يعني برو درباز بالا كرمانجي باشم فهمك ام الكليبي يتر تماشا نكن اوي دويم شبو اوي دوم يعني چی ام ولو بيج اوي دوم كاكردنا كبروجي كتابك ما استا لتوابونه لما وات شابه به كاكردنا لسر غوراني موسيقى لور وقت بشكل كرت كلا براويزي هم ميجوي وهم هنريابو ايش كتير لو بروجي كان ما اگر بكري باسي كنت شو كبابتي شي جرينجا او بروجي گشتي كوستا استال تشاب كردنا چند روجي تر تواوي كم بكاملي تر اتشت تشاب كردنا بله امي ويش تماشا بكن
بلي بلي وآسيم آسيم جي خلاص كن بوم بكار من توزق قصف كنيتي باشیە ئەوەی سێمیشان دیکۆمنتارێکە لەسەر ماڵی دەنگبێژان لە باکووری کوردستان لە ئامەد بەڵێ چاپێکەوتنم کردو لەگەڵ چەند کەسێکە بۆ وتنی هەم لاوک و هەم ئەو پرۆسە مێژووی و موزیکی کە لە ناو لاوک و حەیرانە هەیە و بەراوردکاریەکەم کردو لە بینی بۆ منە بەچی ئەوترێ لاوک و بەچی ئەوترێ حەیران و لە ڕووی مێژوویەوە ئەمە و لە ڕووی بەراوردکاریەوە بەو لاوک و حەیرانی کە لە باشووری کوردستانەوەترێ جیاوازی چێ لە لاوک و حەیرانی ئەوژی هەیە مەسەلا بەراوردیە بەڵێ بەراوردکاریم کردو بە شێوەیەکی یانی چۆنەڵێ سەرنجام چ بوو سەرنجام گەشتومەتە ئەوەی کە ئەو لاوک و حەیرانی کە لە باشووری کوردستان ئەوترێ بە تایبەت لە دەشتی هەولێر مۆزوعەکان یاخۆ ئەو بابەتانی کە لەناو حەیرانەکان ئاوترێت تایبەتە بەو ناوچێ بۆ منە عاشقانەیە کەسێکی خۆشێ و بێگ ناگەن و چەند مۆزوع و بابەتێکی تریتیایە بەڵام ئەو لاوکی کە لە باکووری کوردستانەوترێ لەگەڵەوەی کە عاشقانەیە بابەتی عاشقانەیتیایە بابەتی داستان ئامێزە واتای جێڕانەوەی ئەو جەنگ و ڕوودا و کارەساتانی کە بەسەر کورد هاتو لە باکووری کوردستان بۆ نمونە لاوکمان هەیە باسی ئیبراهیم پاشای بلانەکە بۆ نمونە لاوکمان هەیە باسی قەتڵ و عامی عوسمانەکانەکە کە لە 1940 هاتوونەتە ئەو ناوچەیە چۆن کوردیان لەوان و قەهرەمان لەوان و بەڵێ ئەو مەتیقانە چۆن کوردیان قەتڵ و عام کردو لەو ناوچانە و بۆ نمونە مۆزوعی یەزیدیەکانمان هەیە کە ئێستا بابەتە دەیان لاوکمانەیە بۆ منە فەرمانی یەزیدیەکان هەیە کە ئەمانە خۆیان بۆ خۆیان لاوکی زۆر گرنگن کە ئاتواندرێ هەموو ئەو مێژۆ مینەتی و دەربەدەری و کوشتاری کە بەسەر یەزیدیەکاناتەوە لەو فەرمانانەوە جارێکتر بنووسرێتەوە ئەمانە خۆیان بۆ خۆیانەوەی بابەت باشمی تەماشا بکەن پشتڕمی بەردەوام بکەن بڵێ كلام شوال دزخير وازيك نجواب يخال من عذاب قراب شنا ملك مشت الهوى دزفار سنة ملك خريفان خربت كار خورك خيلو ملك بندر هو بندك قرار دزف الكلام شدار ذي الهوار خالو إما دخالو خالو من قلتنا هو الغريب دخلوا خالوا كما شتلوا كما كبقى ما خيلوا بل كما شتلوا كما كبقى ما عسكر الروم دور مقرتنا دست از دنگبیج ابراهیمی پیرکی جماعت بین ابراهیمی پیرکی لسر روبوسکی لسر ترانچیکریه کمپریه روبوسکی لسر شرق کوبانی مشکریه و حتی انها 6 حب كاسات وسي دي من رسمي سلام أخي والهر دري جهاني زي المستثمر قوتي از بيجم والفيدرازي از باش برسيارة في مالي وام 28 كاس الفيدرا ام همو روجا بخدمتا قلي خدانا همو دوري جهاني تين افرا جبوي دنگبيج ما كولترا مرا جبوي زماني دايكا ما كردارا وام دي خوب تمام قلي جهاني ددن واسكرني ام كردن زماني دايكا ما هي كولترا ما هي وان قلي كرنار مازن كي لمازوبوتاميا لروجهلات النابين هنا ديساب طيبتي قلي كردن ام دي دفي واردا لبندا همي ميواني خونا ام ميواني بنا وزي بخيراتنا ودكن ام دخوازن همو روجا ميواني وكويا بيشوازي بكن ام بينهم سر سرا وسر چوارا هاتنا جبر حيا سليماني هم خيراتنا وسر چوارا بشادر مال دركيا دمرمني دلالدين سر شوشتني بوري شلي يدا بكان يا بنيا ما عربا بشير مشمش دكي ادمي الملي اشوف بشي مدسه خدا مدسه بشي خوابتي ادمي ولي
من دستی خدا و دستا پیشی خوابی تینا بای آدمه گلی پاکی چای لده بلیم شکری یاناغی رحمتی تردید حاکمین کرم کرد 7 سال تمام بود دردی بو آمرا و آملی بو داتم سر کیف و طاقتا حول خورتانی عمل 14 سالی کیف و طاقتا یاد اولی اريد درونه 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 يقول درونه لو كان جان حدا انا كفروردان كان درسان بله گنج هنه و تایبتیزی گنج گلک هنه لیبلی نوع جوا هیوکی بری شارداری هات نامه مدل شارداری کلتری هات و مجوین چیکر مبهر را سوزک را جوانا بینه امیزی پرورده اولا سوز نامه شارداری همه باجر آمده بهیه یعنی کلتر مدوری مزی و هر دوزی هاتنه الوادرا یک پیرکه یک زمیره هر دیهاتن وادرا جبو پرورده جوانا را مبهر جوینه چیکر مسوس کی داره جوانا بینن وادرا امیزی جبو دنگویجی ولی تنبیجی ده امی پرورده بکن امی ام چو بونه نواز تو خود ابراهیم تو کنجزه دلوي 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 شيخ دراوح بلا فايدة لنا زوالكم بغتة تركان نبرانو وذوذ خاينو دلوي سليماني ذكر محل شيران ولايل لعزمان خوش تقيني تيار لقلق مترانو ذاكر مني بنبا وشان ترامبيلا برا غاز نوب دارا بل شادو شود شيخ محمود كيش قادر بابلتي قال كان بسيدنا غادي كغادي كريمه فدا قال يا كتاب مرالي كار دسلينا وذكا دسي خودم دار جان بزار زي بكل تمام كافر خلاص كنت توبه كرتا بلا ودلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي لوي شيخ منو ما فايدة لنا زواردكم بغتة تركاني نبرانو ودو خاينو بلشادو شودي شيخ محمود كيش قادر بابلتي قال كان زيدن قاضي كريمه فدا قال يا كتاب مرالي كار بدا سلينا وذكا بعد سنه خدم داري جنب زاري زرم حياه شاري كركو كشاري بغدا ودلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي شيخ منو بلا فايدة لنا زوادكم بلتة تلقاني نبرانو ودوز خاينو دلوي لوي دلوي لوي دلوي لوي شركات مجيب والجاي صنداشي لبريزاني بشنا شيخ محمود كيش قادر بابلتي زرابش طايا بريحاني بلا شادو شودي شيخ محمود كيش قادر بابلتي قال كان بسيدنا قاضي كريمه فدا قال يا كتاب مرالي كار بدا سلينا اواسي شمس روجمه اسمان الجاي صنداشي اللي بيا جوابا امدادا شهري والي ودلوي لوي دلوي لوي دلوي لوي دلوي دلوي لوي شيخ منو بلا فايدة لنا زوادكم بغتة تلقاني نبرانو ودوز خاينو
هدیه ابراهیمی پیرکیبه جبوی گلمه باشور گل سلیمانی زور سورس پاست کم خیراتنا بلي به هر حال دست خوش بهر حال دست خوش نوصل بدين لي دي برسالي كوليني ده بطيبتي جي يعني دواري موزيكي ده يعني باور مو يواركي برسخت به يعني بطيبتي جي اجر يعني برتوخانيك لبردستنا به شافكانيك لبردستنا به تشتا هلي زورو سختو زحمت چبو بله بەداخەوە ئێمە لە کتێبخانەی کوردیە سەرچاوەمان لەسەر گۆرانی موزیک کە بە زمانی کوردی نووسرابێ ئێچگار کەمە زۆر کەمە کە دەتوانرێت بە پەنجەی دەست بژمێردرێ بەڵام ئەوانەی کە ئەزانین چی شتێک زۆر داخە لە لای من زۆر خەفەتی پێخۆم فارس و تورک و عەرەب هاتوون لەسەر گۆرانی موزیک کاریان کردووە لە بەرژەوەندی خۆیان زۆر باش هاتوون ئیسیفادەیان سوودیان بینیوە لە گۆرانی موزیکی کوردی و توانیوانێ ئەو کاریگەریە لە لای خەڵک لە لای کۆمەلگا دروستکەن کە ئیتر ئەمە هی ئێمەیە ئەمە هی ئێمە و ئەی بەخشنەوە لە کاتێکە ئەسڵەن لە ئەسڵدایی کووردە لەو کارە زەحمەتانە ئەوەیە کە سەرچاوە زۆر کەمە بەداخەوە سەرچاوی نووسین و کارێکی تر کە بەڕاستی بۆ کاری مەیدانی کە من کاری مەیدانی ئەەکەم لە پارچەکانی کوردستان بۆ نمونە لە ئێران لە ناو لوڕەکانە ترسمان هەیە لەوەی کە ئەچیتە شوێنێ بۆم لە کامێرەیەکت پێە پرسیارت لێەکەن بۆچی هاتووی چی ئەەکەی ئەمە یەکێکە لەو زەحمەتیانەی کە تووشمانە بێت لە باکووری کوردستانیش بە هەمان شێوەیە بەڵام تۆزێک باشترە لە باکوور و یەکێکتر لەو کارانە ئەوەیە کە لە کاری مەیدانیە زۆر گرنگکە تۆ ئامانجت هەبێ ئەچیتە ئەو شوێنە بۆچی ئەچیتە ئەو شوێنە و پێویستە لە ڕووی دانیشتوانەوە تۆ سنوورێکی جوگرافیایی دیاریکەی و دیاریکردنی هەموو ئەو بابەتانی کە تۆ کاری لەسەرەکەی بۆ نمونە ئەچیتە شوێنەکە ئەبێ پلاندانی من سعات ئەوەنە بۆنە ئەچمە ئەو جێگایە چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسێکەکەم ئەوچمە ئەو جێگایە لەسەر ئامێرێکی موزیکی لۆڕی لێکۆڵینەوەکەم پێویست بە بەرنامە هەیە بەڵام جاریوە هەیە کە ئەچیتە لۆکیشنیان خۆ شوێنی کارەکەتەوە کۆمەڵی کێش و گرفت دێتە ڕێبوون منە ڕێگری ئەمنیە ڕێگری جادۆبانە کۆمەڵێ کێشە و گیر و گرفت دێت بەڵام ئەمانە ناتوانین بڵین کێشەی گەورن ئەوەیکی کێشەی گەورەیە لاانێ ئەو لایەنەیە کە تا چەند ڕێگەت پێە تۆ بتوانی دەستکراوە بی لەو ناوچانە کە کاری مەیدانی بکەیت ئەوە چەند ساڵ وی کاری دکە من بەگشتی لە لێکۆڵینەوە لەسەر کاری مەیدانی 3 ساڵە کارەکەم بالکێشترین تشت بۆتە چ بوو یعنی بگشتی هەم لە گەڕ و هەم لە لێکۆلین بەڵێ شتا هەری بالکێش بەڵێ ئەوەی کە بۆ من بەڕاستی زۆر جێگەی بایەخە بۆ من ئاشنابوونمە بە شێوەیەکی مەیدانی بەو بابەتە فۆلکلۆریە کوردیانە بۆ نمونە من چوومەتە دیوەخان چوومەتە ماڵی دەنگبێژان چوومەتە لای دەنگبێژێک تەمەنی 6-7 ساڵە لاوکێکت بۆڵێ ئەمە زۆر جیاوازە لەگەڵەوەی کە تۆ لە شوێنێکای گوێی لێگری لە کتێبەکای خوێنیتەوە بۆ نمونە لە کاری مەیدانی شتێک زۆر گرنگە یەک لایکردنەوەی کۆمەڵێک بابەت کە پێشتر باس کراوە لە نووسینەکانە بۆ کۆمەڵی بابەت هەیە لە نووسینە باس کراوە غەڵەت وتراوە کە تۆ ئەچیتە ئەو شوێنە شتەکە ئەبینی تو ئەتوانی ڕاستی کەیتەوە توانی بەڕاستی کاری مەیدانی چێژێکی ماندووبوونی زۆرە بەڵام چێژێکی ئەجگار زۆری تایە وێژەنستە پرۆژەیە لە بەردەست چیە پرۆژێک ئەم پرۆژەیەکم لە بەردەستەیە کە کارکردنە لەسەر گۆرانی و مۆسیقای لۆڕ و کتێبێکە کە بەم نزیکانە چاپە بێ هەر لەسەر گۆرانی مۆسیقای لۆڕ کاری مەیدانیم کردووە گۆرانی مۆسیقای لۆڕ بە خێرای باسی یەک کتێبێکە کە سەرەتا باسی کوردم کردو و دوای هاتوومەتە سەر لۆڕەکان وەکو بەشێک لە کورد و پاشان هاتوون دابشکاری گۆرانی مۆسیقای لۆڕی بە 2 جۆر کردومە یەکەمیان باسکردنە لە گۆرانی مۆسیقای لۆڕ بە شێوەی قۆناغ کە قۆناغی کۆن و ناوەند و نوێ هەیە هەر یەک لەو قۆناغانە ئامەری مۆسیقا و گۆرانی تایبەت بەخۆی هەیە و شێوازێکی تری دابشکردنی گۆرانی مۆسیقای لۆڕی بریتیە لە دابشکردن بە پێی مۆزوع واتە بابەت بۆ منە گۆرانی عاشقانەیان هەیە گۆرانی شادیان هەیە کە لە شای و زەماوەندەکانە گۆرانی حەماسیان هەیە گۆرانی بۆ نمونە ئاینی هەموو دابشکردنێکی وردم بۆ کردووە و هەر یەک لەو بابەتانە میلۆدیانی کە کۆم کردوتەوە لەبەر دەستما کردومە بە نۆت شتێک زۆر گرنگە لە کاری توێژینەوە ئەو میلۆدیانە بکرێت بە نۆت بۆ ئەرشیفە خۆشببختانە ئینستیتیوتی کە لە پوری کورد کەم نێسا لەوێ کارەکەم لەسەر گۆرانی ڕۆژئاوای کوردستان بۆ منە ساڵی حیدۆمان هەیە کە وەکو سەرچاوێکی ئەجگار باش ئێمە بەکارێنی
سەدان میلۆدیمان کردو بە نۆت و بە کتێب لەگەڵ دەنگکە بڵاومان کردوێتەوە بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێ ئۆرکسترایەک بێوێ میلۆدیشی کوردی جارێکتر دابش بکرێتەوە ئاسانە سکۆرەکەی یان سکێڵەکەی لە بەردەسە وەریەگرێت و جارێکتر دەتوانێت دابشی کا بۆ ئۆرکسترایە کە ئەمە کارێکی زۆر گرنگە خۆشبەختانە من ئێستا کاری لەسەرەکەم و هەموو میلۆدیانە کردو ئەوەی دەربانی لۆر ئەگەر تەواو ببێ مشکت و لەسەرێتە هەیە ئەوەی لۆڕەکان کە تەواو بوو کارکردنە لەسەر دوای ئەو پرۆژەی داهاتومە کارکردنە لەسەر گۆرانی موزیک لە ئێریڤان کوردەکانی ئێریڤان و لە دوای ئەوەش کارکردنە لەسەر گۆرانی مۆسیقای کوردەکانی خۆراسان بەڵێ خۆراسان کە لە مەتیقی بژنۆرد ئەو ناوە کە بتوانم کارن چونکە ئەوانش خاوەن گەنجینێکی کەلتوری زۆر دەوڵەمەندن بەتایبەت لە گۆرانی موزیکە کە خاوەنی چەندین سکێڵی جیاوازن کە توانشی ئەمبێژن بەری ئێستا کەسی ئەو لێ کۆلینکردن یان نەخێر بەداخەوە من ئەتوانم بڵێم یەکەم کەسم کە لەسەر گۆرانی مۆسیقای لۆڕ بە زمانی کوردی سۆرانی توێژینەوەم کردووە خۆشببختانە ئەگەر لە ئێران کراوە بە فارسی کراوە بڵێن لە تورکیا کراوە کۆمەڵی توێژینەوە کراوە بە تورکی کراوە بەڵام من خۆشببختانە لە باشووری کوردستان ئەمە یەکەمین کەسێکە لەسەر گۆرانی خۆ ئێستا ینی چەند دوو دقیمەمان لێ ئەو قسەیەک هەیە مەسەن دەڵێن و موزیک زمانێکی جیهانی و نابنەتەوی و هەر تەسیر و کارتێکردن و بەو شێوەیە لە لایەکی ترژی بزان تشکیلیژی دەبێژن لەوێ ڕۆژهڵاتە نابین ئەو نەتەوەین ڕۆژهڵاتە نابین ینی گەشای هەف ستەندی و تەسیر بە هەبدوو بوون و کارتێکەری بەرفراوان و تشتێکی وسا ینی مرۆڤ چاوە دکاری مەسەن بێژن ئەوا کوردیە ئەوا تورکیە پەتی ینی سەدان سەد کوردی سەدان سەد تورکیە ئەمە مەسەلا کانتری میوزیکە بێژن ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ نمونە ئێمە ڕاستەوە گوتی کاریگەری موزیک هەیە لەسەر یەکتر بە شێوەیەکی ئام ئێمە ناتوانین بۆ منە سنوور دابنین بۆ ئەوەی کە ئەو کاریگەری دروست نەبێت بەڵام ئێمە وەکو کورد چی بکەین بۆ ئەوەی کە خاوەنی سکۆر یاخۆ سکێڵی تایبەتی گۆرانی موزیکی خۆمان بین بۆ نمونە فارس هاتۆ کردوێتی ئەو شتەی دروست کردو تورک بۆ خۆی دروستی کردووە بە سوود وەرگرتن لە هەموو ئەو سەرچاوە کوردیانی یان ئەو میلۆدە کوردیانی کە بەڵێ ئەوان ئیسفادەیان لێ کردووە ئێمە زۆر گرنگە بۆ هەمیشە خەونی گەورەی من ئەوەیە کە هەموو گۆرانی و مۆسیقا و ئەو سکێڵانی کە کوردی پێناسرێتەوە بدانشتن بە شێوی لیژنەیەکی گەورە ئەمە خەونی زۆر گەورەی منە بۆ نە لە باکووری کوردستان لە ڕۆژاوی کوردستان لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵات خەڵکی پسپۆر تایبەت بەم بوارە بێت لەسەر گۆرانی موزیک کار بکەن و فریم یاخ چوارچێوەیەک دروست بکرێت بۆ گۆرانی مۆسیقای کوردی و ڕزگار بکرێت لەو پەرش و بڵاوی کە لە ئێستا هەیە بەداخەوە گۆرانی موزیکی ئێمە زۆر پەرش و بڵاوە من نمونە ئەڵێم کاتێکی گوێ لە گۆرانی گەگری پێش ئەوەی گۆرانی بێژەکە تێکستەکە بڵێ هەستەکەم گۆرانیە ئەڵێ ئەمە تووشیە کە تێکسەکە ئەڵێ بێ بە کوردی بن ئەمە خۆی مشکلی بەرحال پڕ کێف خۆش بوو ڕاستیژی زوو وەختی زوو دەرواز بوو موزیکژەنێ کورد ڕێژەن حەسەن سپاسش بۆی هاتناتە هەر بنابێتە و بنابێ خۆشی مسپاس یەکێ پێشکێشی بینەر و تەماشاوانەژی بکەن ji بۆی تەماشاکردنێ دیسا و ji بۆی گوهداریکردنێ هەر بهێویا گەلک جارێ دژیم هەفتوو ببینن هەروان مژارەژی دیسا مناقەشە بکەن و هەفتوو گوهداری بکەن حتانی بەرنامەیەکە دن بناوێ خوێ و بناوێ میوانی خوێ خاطرێکی پڕگەرم 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 هوند خێر و خۆشیە دەمین خاطرێوە زۆر سوپاس دشەوا هجرانێدا من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato